گفتوگۆیەکی چڕوپڕمان کرد لەسەر ئەوەی کە ئەو سێکتەرانە چی بوون کە لە ئەنجامی ئەو زیمەنی دەرزەیی کە لە پارێزگای هەڵەبجەیە زەرەرە بە خۆشحاڵیەوە توانین پێمان ڕاگەیاندن کە زەرەری گیانیمان نەبووە، بەڵام زەرەری ماڵیمان زۆر بووە، بە تایبەتی لە هەردوو ناحەی بەمە و گوندەکانی سنووری ناحەی سیروان و ئەو زەرەرانی کە لە ناوەندی پارێزگاکە کەوتووە لەگەڵ هەردوو ناحەی بیارە و خوڕماڵە بۆمان بەیان کردن کە ئێمە چەند ڕۆژێکە لیژانەکانمان لە هەموو ناحەکانە ڕاست باردۆ بۆی کە زەرەر و زیانی هاوڵاتیان بنووسن. يسعدني اليوم حقيقة أنا والفريق المكلف من و تیمی ڕاستپێراو لە ئەنجومەنی وەزیرانی عێراق چاومان بەڕێز پارێزگاری هەڵەبجە کەوت. ئەوەش بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە زەروزیانەکانی بوومەلەرزەکەی شەوی یەکشەممە. ئەمڕۆ هاتوین بۆ ئەوەی تا بزانین بە تەواوەتی چی ڕوویداوە، بۆ ئەوەی پشکنین بۆ ئەو زیانە مادووگیانە بکەین کە بۆ هۆی بوومەلەرزەکەەوە کەوتوێتەوە و پێداویستە گرنگەکان بەبێ دواکەوتن ڕەوانە بکەین. لەگەڵ پارێزگاری هەڵەبجە کۆمەڵە گەنگاوی بنەڕەتیمان دیاری کردووە بۆ ئەوی زانیاریمان دەست بکەوێت تا لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو پێداویستانە ڕەوانە بکەین کە بەهۆی بوومەلەرزەکەەوە بەرناوچەکە کەوتووە. هاوکات پەیامی سەرخۆشی دکتۆر حەیدەر عەبادیشمان پێەیە بۆ کەسوکاری ئەوانەی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە گیانیان لەدەستداوە. سپاس بۆخوا پارێزگاری هەڵەبجە بە خۆراگری و بڵندی دەمێنێتەوە و دەبێت بە پارێزگای گەورە و خۆشەویست بۆ سەرجەم عێراقیەکان. نلتقي هذا اليوم هنا حتى نعرف بالضبط ما حصل في هذه